میوان سڵاوتان لێبێت مامۆستا شەیمان لە قوتابخانەی کلێڤەری ناحکومی پێم خۆش بوو چەند زانیاریەکتان دەربارەی بابەتی بوونەلەرزە بۆ بخەمە ڕوو هیوادارم سوودی لێبینن. سەرەتای بابەتەکەشم بە پێناسەیەکی کورتی بوونەلەرزە دەست پێ دەکات. بوونەلەرزە بریتێ لە جوڵانەوەی زەوی دروست دەبێت لە ئەنجامی قلیشان و تێکشکانی چەند ناوچەیەکی توێکلی زەوی. بوونەلەرزە دیاردەیەکی سروشتیە دروست دەبێت لە ئەنجامی ئەو پاڵە پەسۆیە کە خراوەتە سەر چینەکانی ناخی زەوی. بۆی زەوی ساڵانە زیاتر لە 1 ملیۆن بوونەلەرزە بەخۆیەوە دەبینێت و ئەو ئامێرەی کە بەکاردەهێنرێت بۆ پێوانی هێزی بوونەلەرزە پێی دەوترێت ئامێری ڕێختەر. ئامێری ڕێختەر لەلایەن زانای ئەمریکی چارلز ڕێختەرەوە لە ساڵ 1935ەوە دروست کراوە و لە سەرانسەری جیهاندا بەکاردەهێنرێت بۆ پێوانی هێزی بوونەلەرزە. بە پێی پلەکانی ئەم ئامێرە دەتوانین هێزی بوونەلەرزە بۆ چەند بەشێکدا بەش بکەین. ئەگەر هاتو هێزی بوونەلەرزەکە لە نێوان 1 بۆ 4 پلەدا بوو ئەوە ئەو بوونەلەرزەیە هیچ زیانێکی نابێت و تەنیا مرۆڤ هەست بە جوڵانەوەی زەوی دەکات. بەڵام ئەگەر هاتو هێزی بوونەلەرزەکە لە نێوان 4 بۆ 6 پلەدا بوو ئەوە بە بوونەلەرزەی ناوەندا دەنرێت و دەبێتە هۆی زیان گەیاندن بە شار و باڵەخانەکان و شوێنی نیشتەجێبوونی مرۆڤ. هەروەها ئەگەر هاتو هێزی بوونەلەرزەکە لە نێوان 7 بۆ 10 پلەدا بوو کە کۆتا پلێ و بە مەترسیدارترین زۆری بوونەلەرزەدا دەنرێت ئەوە لەو کاتەدا دەبێتە هۆی لە ناوبردنی هەر بارستاییەکە لەسەر زەویدا هەیە و تەنانەت شوێنەوارەکانیشیان ناهێڵێت. بوونەلەرزە لە ڕووی جۆرەوە دابەش دەبێت بەسەر 3 جۆری سەرەکی ئەوانیش بوونەلەرزەی تەکتۆنی و بوونەلەرزەی بورکانی و بوونەلەرزەی داڕوخان. لە سەرانسەری جیهاندا یەکێک لە باوترین جۆرەکانی بوونەلەرزە کە ڕوودەدەن بوونەلەرزەی تەکتۆنیە. بزانین بوونەلەرزەی تەکتۆنی چۆن ڕوودەدات. هەروەکو زانراوە کەوا بەرگی بەردینی زەوی لە کۆمەڵە پلێتێک پێکهاتووە. ئەم پلێتانە بەردەوام لە جوڵانەوەدان بەشێکیان بەرەو یەکتری دێن بەشێکی تریان لە یەکتری دوور دەکەونەوە. کاتێک لە خاڵێکدا بەرێککەوتن لە نێوان دوو پلێت ڕوودەدات ئیتر جوولەی نێوان ئەو دوو پلێتە دەوەستێت. لەو خاڵێکەوە بەرێککەوتنەکە تێدا ڕوویداوە وزەیەکی زۆر کەڵەکە دەبێت و لە بەرەوەی زەویش لە خولانەوەی خۆی بەردەوام دەبێت ئیتر جوولەی نێوان ئەو دوو پلێتەش دەست پێ دەکاتەوە. بۆیە لێرەدا لێکترازان و قلیشان دروست دەبێت و ئەو زەیکەوا کەڵەکە ببوو لە شێوە تەقینەوەیەک دێتە سەر زەوی و دەبێتە هۆی ڕوودانی بوونەلەرزە. جۆری دووەمی بوونەلەرزە بوونەلەرزەی بورکانیە. ئەم جۆرە بوونەلەرزەیە لە ناوچەی کانە بورکانیەکان ڕوودەدەن. ئەمەش لە ئەنجامی کۆبوونەوەی مادەی تواوەی ماگما لە چینەکانی ناخی زەویدا و بە دەرچوونی ئەو مادەیە لە دەوی کێوە گرکانیەکاندا. بۆیە لە کاتی دەرچوونی ئەو مادەیەدا تەقینەوەیەکی بەهێز ڕوودەدات و دەبێتە هۆی ڕوودانی بوونەلەرزە. جۆری سێمی بوونەلەرزە بوونەلەرزەی داڕوخانە. ئەم جۆرە بوونەلەرزەیە کاتێک ڕوودەدات کەوا لە ناوچەیەکی دیاریکراودا ڕێژەیەکی زۆر نەوت و ئاو لە چینەکانی ژێر زەوی دەردەهێنرێت بەمەش بە تێپەڕبوونی کات بۆشایی لە چینەکانی ژێر زەوی دروست دەبێت و دەبێتە هۆی داڕوخان و ڕۆچوونی زەوی و بەمەش هەست بە جوولە دەکرێت لە چینەکانی سەرەوەی زەوی و دەبێتە هۆی ڕوودانی بوونەلەرزە. ئەو جۆرە بوونەلەرزەی کە لە هەرێمی کوردستان زیاتر ڕوودەدات بریتین لە بوونەلەرزەی تەکتۆنی و بوونەلەرزەی داڕوخان. جۆری بوونەلەرزەی بورکانی لە هەرێمی کوردستان تا ئێستا ڕووی نەداوە. بە هیوای سوود.